بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بەڕێزان و خۆشەویستانی یەکێک لەو کار و کردەوە گرنگ و مهمانەی کە زۆر گەورەیە کە خوای گەورە پێی خۆشە کە ئینسان بەهۆیەوە خۆی لە خوای گەورە نزیک دەکاتەوە کە لەو دەڕۆژە دەکرێت بریتێ لە قوربانیکردن، بریتێ لە قوربانیکردن کە پێغەمبەر ساسەم بە خۆی قوربانی کردیە، لۆ خانەوادە و کەس و کاری خۆی کردیە بگرە لە بۆ ئومەت و ملەتیشی پێغەمبەر ساسەم قوربانی کردیە. هەموو ساڵێک دوو بەرانی کوشتیتەوە، یەکیان لە جیاتی خۆی و خانەوادەی خۆی، ئەوێتیش لە جیاتی ئومەتی کە ئەوانەی کەنیتیان قوربانی بکەن. جا ئەوەشی لە پاشە خۆمان بەجێ هێشتیە و ئومەت و ملەتیش هەتا ڕۆژی قیامەتێ ئەو قوربانیەی دەکەن. خەڵکەکەیە تەشکیک دروست دەکەن لە دری خەڵکی قوربانی مەکەن، پارەکەی بدەنە فەقیران. لە سەردەمی پێغەمبەر ساسەم فەقیری شەبە و کەچی قوربانی کرایە. نابی ئێمە شەعیرەی ئیسلامی ئەو شەعیرە گەورەیە تعدیل بکەن بە قسەی چەند کەسێک کە بە مەبەستێک ئەو قسەی دەکەن. بەڵێ دەبی قوربانی بکرێت، دەبی سەدەقەش بکرێت، بەڵام قوربانی شەعیرێکی زۆر گەورەیە. جا بۆیە خۆشەویستان، پێغەمبەر دەفەرمێت سڵ سەلەم کاتێک کە ئێوە هاتنە ناو نۆمینی حاجەن، یەک لەنگۆ ویستی قوربانی بکە کە نیەتی ئامادە کرد، بامووی لە خۆی نەکاتەوە، بانی نۆچی نەقرتێنی هەتا ئەو کاتەی قوربانیەکەی سەردەبڕی. تەبعاً ئەوەش بۆ ئەوەی هەم وەکو نیشانەیەک لەسەر خۆی نیشان بدە و کەوە کەسێکی قوربانی کەرە لە پێناوی خوای گەورە سوبحانەهو وتەعالا، و پاشانش خۆی لە خوشک و برا حاجیەکان بچێنی تاکو خوای گەورە پاداشتی گەر حاجیەکانی بداتێ. ئینجا بەڕێزان و خۆشەویستان کە ئەو قوربانیش دەکرێت مەبەست دە قوربانیکردنە هەم خۆنزیک خستنەوەی لە خوای گەورە و پاشانیش ئەوەیە هەژاران دڵخۆش بکەیت. چۆ ئەو ئاژەڵی کە سەر دەبڕی لە بۆ خوای گەورە پاشان لە گۆشتەکەی بە خۆت دەیخۆی و بەسەر هەژاران تەوزیع دەکەی و دەکرێت بکەیە دیاری و خەڵاتش بدێ و کەسانێکەوە دەوڵەمەندن. حکمەتیش لە قوربانیکردنی یەکەم ئەوەیە کە جەناب لەو عیبادەت دروستکراوی واتە لەسەرتە ببی عەبدی خوای، یەک لەو عیبادەتانەی کە دەکرێت بریتێ لە قوربانیکردن. دووەم شت کە جەنابت قوربانی دەکەی یادی ئەو داستانە دەکەیەوە کە گەورەمان ئیبراهیم و ئیسماعیلی کوڕی و هاجەرە خاتون تۆماریان کرد. ئیبراهیمێک ئیستعدادی هەبوو لە تەمەنێکی پیرە ساڵی لە دوو خێزان کە ئاوارێ چەند شار و مەملەکەتە، خوا کوڕەکی ڕێک و پێچی دایتێ کە لە خەو فەرمانی پێدەکات سەری ببڕی، گەورەمان ئیبراهیم ئیستعدادیە سەری ببڕی و ئیسماعیلیش تەسلیم دەبی و هاجەرش بە هەمان شێوە هەرچەندە شەیتان دەکەوتە هەوڵ و تەقەلا بۆ ئەوەی وەبکە ئیبراهیم و ئیسماعیل و هاجەری سارد کاتەوە، بەڵام هەرسێکیان شەیتانی بەردباران دەکەن و کاتێک ئەو باب و کوڕەش تەسلیم دەبن لەو کاتە خوای گەورە بەرانەچی دەنێری. ئینجا خوای گەورە بۆی سەربڕین لەسەر منداڵەکان دەکرد. لە دینەکانی پێشتر خەڵک منداڵەکانی خۆیان دەکردە قوربانی بدو سەنەمەکان، بەڵام ئیسلام ئەوەی نێش لە جیاتی ئەوەی ئاژەڵکی دانا کە ئینسان سەری بڕووی بیکاتە قوربانی، کەواتە جەنابەت دەبی قوربانی بکەیت. برێنیتم پێم ناکرێ ئەوە عوزر نییە، جەنابەت دەتوانی ئەگەر سە ساڵێت جارەکە، ئەگەر دەخیلەکی دابنێن لە ماڵەوە، ئەگەر عایلەک دوو نەفەرن یەکی هەزاری تێ بکەن ئەوە دەکات قوربانی دتان بکەن بە ئاژەڵێک لۆ خۆیان و تەواوی بنەماڵەی خۆیان. و ئەگەر هەر نەتبوو قوربانی بکەی ئەوە پێغەمبەر ساسەم لێ کردی، ئەگەر هەر نەو بکەیت دەتانی قوربانی بە شەیتانەکەت بکەیت، بە نەفست بکەی، بە حەز و ئارەزوەکان بکەی، بە مۆدیلات و گوناح و تاوانەکە بکەی، بەو هەموو تاغوتەی بکەی کە ئەوڕۆکە لە جێی خوای ناو دڵی خۆت دانایە، ئەوەش هەر قوربانیکردنە و نزیک بوونەوەیە لە خودای گەورە. و بزانە قوربانیکردن لە باشترینی کردەوەکانە. یەکێک لەو کردەوانەی کە خوای گەورە پێی خۆشە لە ڕۆژی جەژن کە بکرێ بریتێ کە تو لە پێناوی خوای خینێکی بڕێژی. زۆر مهمە بەڕێزان، ئەو ئاژەڵی کە سەر دەبرێت لە ڕۆژی قیامەتی هەمووی دێتە تەرازوی خێرت، ئەو ڕۆژ ئەو خینە بەر لێ بکەوێتە سەرزەوی لەگەڵ خوای جێخۆی دەکاتەوە، بە هەر تەنەم وەک بۆ ئاژەڵەیە خوای گەورە گوناحت لێ دەکاتەوە. کەواتە ئەو قوربانیکردنە زۆر گەورەیە. بۆیە پێغەمبەر دەفەرمووی لە خۆت مەکەوە، نینۆکت مەکە لەو کاتێک کە نیەتەکەی دەینی، و باش ئەو ئاژەڵەش کە ئامادەی ئاژەڵێکی قەرەو بی، توکومبی، خەتا بری خەسابی، و پاشان تا بکەی ئاژەڵەکەش تایبەت بکەی علامەتێکی پێ بکەی کە بناسرێ بە قوربانیە تاکو خەڵکیش ئەبە شێوە چاوت لێ بکەن. ئینجا لەو قوربانیکردنە بەڕێزان فێر دەبین ئەگەر بێت و ئێمە گیانی قوربانیدانمان تێدا نەبی ناتوانین ڕزابوونی خۆ باشتی خۆی بەدەست بینین. ئەگەر گیانی قوربانیدانمان دەین بە مەسلەحەتەکانی خۆمان ناتوانین یەک هەنگاو گۆڕانکاری بکەین، ناتوانین لەو هەموو وەزع و بارودۆخە خراپەی ئێمە مسلمانە خۆمان ڕزگار بکەین و پاشان لەو قوربانیکردنەش فێر بین دەبی ئێمە پیاوەکان وەکو ئیبراهیم بن، منداڵەکان وەکو ئیسماعیل بن و ئافرەتەکان وەکو هاجەرە بن. ئەگەر خانەوادە و بنەماڵەکانمان ئەبە شێوە بوون کەسی جۆرالیکەر بوون لە خوای گەورە و ئێستعدادمان دا و بە نەفس و نەفیسمان لە پێناوی خوای گەورە، تو قوربانی لە خوای نادەی، قوربانی لە بۆ حیزب چ دەدەی؟
لبو بشر دي لبو دنيا دي لبو موديلات دي نا ورا قرباني لو خواي قرب ده وقرباني الى لو خواي لو غير خواي قرب نبي هر اجلك اجا سربر لو غير خواي قرب مردار بوا وهر كسي لبيناي هر ربازك بروا او مردار بوا انسان تن هذا بلا بيناي خو ديني خو بيامي خو رزابوني خاي قرباني بخوي بمدالو بهمش تشخوي بدا شو رزابوني خو بختوري انسان لو داعي انسان قال لو امتحان ده شدتاني قوري سروري لبو خوي تۆمار بکە ئینجا بۆ قوربانی کردنە بەڕێزان ئینسان دڵی مارۆمداری خۆی خۆش دەکات و دڵی فەقیر و هەژارەکان خۆش دەکات ویسعەتێک و فراوانێک دەهاتە ناو خەڵکی بۆی پێغەمبەر دەفەرمێت صلی الله علیه وسلم ئەوەی هەیبی قوربانی بکە و قوربانی نەکە بانەیە نێژی جێژنمان لەگەر بکە یعنی پێغەمبەری خۆی هەڕەشەی دەکات و دەفەرمێت لەسەر هەموو عایلەکە هەیان بی لە هەموو ساڵێک قوربانی بکەن بۆیە دەبی ئەتو جەنابەت قوربانی بکەیت قوربانی بکەیت جا ئەوەش ئینسان دەکرێت داوای یارمەتی لە خوای گەورە بکەوە پاشان عایلە دەتوانێت بچێ مەڕک یان بەرانێک یان بزنێک لە مودەی خۆی دەکرێت لێ کەس دەی بەڵام دەتوانی عایلەی خۆشتی تێدا بەشدارکەی چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم بەرانێکی کوشتۆتەوە لە جیاتی خۆی و خانەوادەی یەکی لە جیاتی ئومەت و ملەتی جا لێرە پێغەمبەر صلی الله علیه وسلم وەکو دڵنەواییەک لە بۆ ئومەت و ملەتەی کە هەژارن کەنیتیان قوربانی بکەن و کە دەزانن قوربانیش خێرەشی گەورەیە پێغەمبەری خۆی لە جیاتی وان قوربانی کردی ئەوەش کردیتە سونەتێک ئەوانەی کە دەبنا دەسەڵاتدار و بەرپرس و سەرۆک و برا گەورە ئەو ئومەت و ملەتێک هەموو جیانی قوربانیدان بووە قوربانیدا ئەو ڕۆ وەسئلە قوربانی ئەو خەڵکە دروست بووە ئەو پەڕی بێوەفایەت و قوربانی لە ئەو ملەتەی نەکەی بۆ شتێکی چەندە جوان دەبوو ئەوانەی کە بەرپرس و مەسئولن لە کاتی جێژنی قوربان لە شوێنێک کۆمەرە ئاژەڵەشیان بکوشت بیان کرد قوربانی لە جیاتی ئەو ملەتەی بزانە خوای گەورە چ بەرەکەتە چیلۆ دەناردین و پاشانیش ئەوان فێر بن قوربانی بە شتەکانی خۆیان بدەن کاتێک کە باسی پێکەوە ژیان دەکەن بەڕاستی پێکەوە بژین پێکەوە ژیان لە ئیسلامدا هەیە ئەمەی مسلمانان هەموو پێکەوە دەژین بەڵام ئەوانن پێکەوە ناژین بەناوی پێکەوە ژیان دێن بەڵام پێکەوە ژیانە نێشت ئومێدەوارین ئینشاڵڵا بەو قوربانی کردنە بەگەڕانەوەمان لە بۆ سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بابە ئیبراهیم ئەو کاتە خوای گەورە ڕووی خێرمان تێبکە ئینشاڵڵا ئومێدەوارم ئینشاءڵڵا خوای گەورە ئەو چەند ڕۆژە بە خێر و سەلامەتی بەسەرماندا دەڕوا و جێژنەشمان دەکاتە جێژنێکی خۆشی جێژنەی ئازادی بی جێژنەی سەرکەوتن بی جێژنەی تەبایی بی جێژنای کۆتایی تەواوی قەیرانەکان بی ئینشاءڵڵا وصلى الله وسلم وبارك على سيدنا ومقتدانا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته